نیشانەوەی لە ناکاوی ئەمریکا لە ئەفغانستان لە سەرەتای مانگی ئابی ئەمساڵ و جێهێشتنی دەسەڵاتی وڵاتە بۆ بزوتنەوەی تالیبان چەندین لێکەوتەی بەدوای خۆیدا هێنا. یەکێک لەوانەش جێهێشتنی چەندین چەکی پێشکەوتووی ئەمریکا بوو کە کەوتنە دەستی تالیبان. میکایل ئاگاساندیان نوێنەری هەمیشەیی رووسیا لە ڕێکخراوی پەیماننامەی ئاسایشی بە کۆمەڵ ڕایگەیاند ئەو بڕە زۆرەی چەکی نوێ کە سوپای ئەمریکا و پەیمانی ناتۆ لە ئەفغانستان بەجێیان هێشتووە مەترسیەک دروست دەکەن کە زاڵبوون بەسەریدا ئەستەم دەبێت. تا ئێستا نازانرێت بڕیە و چەکانەیە و پەیمانی ڕۆژاوە بە سەرۆکایەتی ئەمریکا لە ئەفغانستان جیان هێشتووە چەندە کە لە چەندین جۆری چەک و کەلوپەلی سەربازی و زرێپۆش و هەمڤی و بارهەڵگیری بچووک و فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوانی تێدایە. بەڵام دەوترێت نرخەکەیان دەگاتە ملیاران دۆلار و ئەمەش مەترسی لای نەیارەکانی تالیبان دروست کردووە. لای خۆشیەوە کۆڵن گلارک بەڕێوەبەری سیاسەتەکان و توێژینەوە لە کۆمەڵەی سۆفان بۆ کاروباری ڕاوێژی ئەمنی و هەواڵگری ڕایگەیاند کە دڵنیایی تەواوی هەیە بەشێک لەو کەلوپەلانە دەکەونە دەستی ڕێکخراوی قاعیدە و گروپە هاوشێوەکانی. هەروەها گای لام بەڕێوەبەری دەستپێشخەری سەلامەتی و توندوتیژی لە زانکۆی گیپتاون دەڵێت ئەم چەکانە مەترسی ئەمنی بۆ سەر وڵاتە دراوسەکانی ئەفغانستان دروست دەکات. بەو پێی بە ئاسانی و چەکانە دەفرۆشرێنەوە بە میلیشیاکانی ناوە وڵاتە و هەندێک شوێنی تری وەکو پاکستان. بەپێی زانیاریەکانی پێگەی ئەلیکترۆنی پۆلیتیکۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 2003ەوە تاکو کاتی کشانەوەی لە کۆتایی مانگی ئابی ئەمساڵدا بە 100,000 پارچە چەکی سووکی هاوشێوەی M60 و M4 و 76,000 ئۆتۆمبیل و 16,000 دووربینی شەوان و 162,000 ئامێری پەیوەندی بێتل هاوکاری هێزی سەربازی ئەفغانستانی کردووە. هەروەها لە نێوان ساڵانی 2017 بۆ 2019 ویلایەتە یەکگرتووەکان 4,700 زرێپۆشی هەمڤی و 20,000 بۆمبی دەستی و هەزاران فیشەکی بچووک و گولە تۆپی دەستی دیکەی ڕەوانەیە وڵاتە کردووە. لە بەرامبەر ئەم مەترسیانەش بەشێک لە شارەزایانی سەربازی پێیان وایە ئەو چەکانە دوای ماوەیەک سوودیان نامێنێت یاخود کاریگەریان نابێت بەو پێی پێویستیان بە چاکردنەوە و گۆڕینی پارچەکانیان دەبێت. هەروەکو بە دووری دەزانن تالیبان بتوانێت هیچ کام لەو فڕۆکانە بەگەڕ بخات کە دەستی بەسەرداگرتوون بەو پێی پێویستیان بە چاکردنەوەی ئاڵۆز هەیە. بە پێی زانیاریەکانیش لە ئێستادا ئەمریکا سەرقاڵی سەرژمێریکردنیە و کەلوپە لە سەربازیانەیە کە لە دوای هەڵاتنی سوپای ئەفغانستان کەوتونەتە دەستی چەکدارانی تالیبان.